بەڕێوەچوونی دووەمین دیداری شعری لە قەڵازێ کە قەرار بوو ئەمە لە کاتی کۆرۆنا بێ، بەڵام مەزانینەوە سەردەمە زۆربەی کار و چالاکیە هونەریەکانی لە جیهان و لە هەموو شوێنێک ڕاگرت و وەستانی بۆیە ئێستا بەڕێوە چووە، بۆ ئێمەش هەر لەسەر گرنگی دیدارەکە میوانداری بەڕێز جعفەر حەسەنمان کردووە کە ئەندامی دەستەی ئەدیبانی قەڵاتجێ و بە شێکی ڕاستەوخۆ لە قەڵاتجێەوە لەگەڵمانە بێ. بەڕێز جعفەر بانیت باش، ڕۆژێکی باش بۆ ئێوە خوازین. پێمان خۆشە سەرەتا باسێکی دیدارەکەمان بۆ بکە، گرنگی ئەم دیدارە چی بوو بۆ ئەو ناوچەیە؟ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەوە، سپاس بۆ ئێوەی بەڕێز. هەڵبەتە گرنگی ئەم دیدارە زیاتر لەوەدایە جوڵە ئەدەبیەکان، جوڵە ڕۆشنبیرەکان بەردەوام دەبن. لە هەمان کاتدا ئاشنابوونی شاعیرانی ناوچەکە بە شێوەیەکی گشتی، هەروەها دەرکەوتنی توانا و توانستەکانیان، دەقەکانیان، لە هەمان کاتدا هەرچی زیاتر گەشەکردن و پەرەسەندنی بواری ئەدەبی و ڕۆشنبیری لە ناوچەکە بە تایبەت بواری شعر لەخۆ دەگرێت. بەڵێ کاک جعفەر، دەمانێت بزانین ئەو دیداری کە ئێستا ساز کراوە چەند ساڵێک با بڵین دواکەوت بەهۆی کۆرۆناوە، ئێستا ئەکرێ بڵین ئامادەکاری زۆر زیاتری بۆ کرا و جۆشی خۆشی شاعران زۆر زۆر زیاترە و خەڵکێکیش ئەوێت بەشداری بکات. چۆن ئەیبینن دیدارەکە بە پێی ئەو پێشبینیە کە ئێوە کردوتانە بە خواستی ئێوە بوو، چونکە شاعرێکی زۆر بەشداریان کردووە؟ بەڵێ ڕاست، ئەوەی ڕاستی بێ دەتوانین بگەڕێنەوە وەکو خۆت ئاماژەت پێدا بۆ دیداری یەکەم کۆرۆنا هاتبوو 2020 بوو. ئەگە بەراوردێکی بکەین بە دیداری ئەم ساڵ کە دووەمین دیداری شعری بوو، شاعیرێکی زیاتر بەشداری تیا کردبوو، هەوڵماندا لەگەڵ بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری ڕاپەڕین کە هەرچی زیاتر بە شێوەیەکی بەرفراوان شاعیرانی ناوچەکە لە خۆ بگرێ، هەر قەتیس نەبێ لە چوارچێوەی قەڵاتجێ، هەرچەند دیدارەکە با بڵێن کە لە قەڵاتجێ بوو یاخود لە شاری ڕانیا. هەوڵمان داوە زۆربەی شار و شارۆچکەکانی دیکە لە خۆ بگرێت. بێگومان هەرواشمان کرد، دەتوانین بڵین لە بالیسانەوە ناحەیەی بالیسان، سەر و چاوە، حاجیاوە، چوارقوڕنا، شاری ڕانیا، لە دەڤەری پشدەریژ ناحەیەی سەنگەسەر، هەروەها ناوشاری قەڵاتجەی لە خۆگرتووە، زیاتر لە 20 شاعری لە خۆگرت لە هەردوو ڕەگەزی با بڵین لە هەردوو ڕەگەز. ئەوە جیاوازیەکە دەتوانین بڵین لەگەڵ ئەوەی پێشتر. بەڵام دیداری ئەم جارە تەنها فیستیڤاڵی ئەم جارە دەتوانین بڵین تەنها ئەوە بوو دیداری شعری لە خۆگرت بە بەراورد بەوەی ڕابردوو کە ئەویان با بڵین هینی شانۆشی لە خۆگرت لەگەڵ پێشانگای شێوەکاریش کە لە شاری ڕانێ بەڕێوە چوو دیدارە شعریەکەش لە چوارقوڕنە بۆ ئەو کات. باشە کاک جعفەر، بەو پێی کە لەو ناوچەیەوە ئەدیبان شاعیران زۆر مێژوویەکی زۆر دوور و درێژ و دێرینیان هەیە لە بواری ئەدەبیات و نووسین و ناوی ئەوانە دەمێکە لە مێژوودا هەیە کە ئەو ناوچەیە و خەڵکی و ناوچەیە چەنێ عاشق بە ئەدەب و هونەر و نووسینە. ئێستاش لە گەورەبووندا ئەم ڕێچکەیە بەردەوامە و تا چەند پێویستیشتان بە شوێنێکە کە کۆی کاتەوە تەواوی ئەو نووسەر و ئەدیبانەی کە لەوێ هەیە شاعیران پێویستیان بەوە بێ ناو بە ناو کۆڕێکی شعری بکەن و کۆڕێکی خوێنەوە و نووسین و لەسەر کتێبێک بدوێن. شوێنێکی لەو جۆرە هەیە یاخود پێویستان پێیەتی زیاتر پەری پێ بدرێت؟ بەڵێ، لە ڕاستیدا ئێمە وەکو خۆمان کە سنووری با بڵین پشدە شاری قەڵازێ لە بەرچاو بگرین، شوێن هەیە چەند هۆڵێک هەیە، بەڵام دەتوانی بڵین ئەو هۆڵانە لە ئاستی پێویستدانین. لە هەمان کاتدا حەزێکی زۆر بۆ مەسەلەی بواری شعر و بواری هونەر و ئەدەب بەگشتی هەیە بەڕاستی لەلایەن ئەدەب دۆستان و لەلایەن با بڵین خەڵکیشەوە. بەڵام ئەوەی کە گرفتە زیاتر ئێمە دەیبینین لەلایەن دەستگای معنیەوە، لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانەوە دەتوانین بڵین وەکو پێویست دەستگیرۆیی ناکرێ بەڕاستی، ئەویش دەگەڕێتەوە بۆ توانا و ئیمکانیاتە مادیەکان. هەر لەبەر ئەوەشە ئەم ساڵ دەتوانین بڵین بە ئیمکانیاتێکی زۆر کەم
ئەم دیدارە کە بەڕێوە چوو نەتوانرا بوارەکانی دیکەی تێدا کۆ بکرێتەوە تەنها بواری شعری لە خۆگرت و بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵین گەشەکردنێکی تا ڕادەیەک ڕێژەی بەخۆیەوە بینیوە ناوچەکە ئەگە بەراوردی بکەین کۆمەڵێ گەنج و توانای تازە هاتوونەتە پێشەوە ئەگەر ئەمانە دەستگیرۆیان بکرێ ئەگە بە نەخشە و پلانێکی باش با بڵین لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە لەلایەن بەڕێوەبەراتەکانی ڕۆشنبیری و هونەرەوە پەرەی پێ بدرێ بێگومان تواناکان لە ئاستێکەدا خۆیان دەبینەوە کۆمەڵە گەنجی باش پێدەگات بەنسبەت ئەم دیدارەش هەوڵمان داوە هەم توانا گەنجەکان هەم ئەوانەی کە لە ڕابردوو ئەزمونێکی قۆڵیان هەیە هەموویمان کۆکردەوە بۆ ئەوەی شتێک دەرچێت لە ئاست با بڵین خواستی بەشداربووان و ناوچەکەشدا بێت بۆیە هیوادارین ئێمە وەکو دەستەکەی خۆشمان بەڕاستی چەندین جاریش لەگەڵ بەڕێوەبەراتەکان و ئەوانە کە قسەمان کردووە بەڕاستی لایەکی باشتر لە بواری ئەدەب و هونەر بکرێتەوە لە بواری ئەدەب بەگشتی لە ناوچەکە ئەگەر دەستگیرۆیی هەبێ بەڕاستی دەتوانین بڵین ئەم جوڵانە بەردەوامیان دەبێت و دەستنە ئاستێکی زۆر باشتر. باشە کاک جافەر من باش شتێک بڵێم بۆ هیوایم کە هەڵە بم زۆر ئەستەمە خەڵک داوا بکە بە هەڵەیە چوو بێت چونکە لە راپۆرتەکە کە بینیم تەنیا یەک خانمم بینی کە بەشداری کردبوو ئایا من هەڵم خانمی دیکەش بەشداری کردووە یاخود نا هەر بەو شێوەیە بۆ بەشداری بوونی خانمان ڕێژێکی زۆر کەمی هەبووە لەم دیدارە شعریە و یاخود با بڵین لەو چالاکی ئەدەبیانی کە لە دەڤەرەکە بەڕێوە ئەچێت. بەڵێ ڕاستە بە بەراورد قسەکەی بەڕێزت ڕاستە بە بەراورد دەگەر بە ڕێژەی با بڵین ڕەگەزی بەرامبەر بەراوردی بکەین ڕەگەزی شاعیرە کچەکان با بڵین ڕێژەیەکی کەم بوو هەڵبەتە لەوانەیە ئەگەر برادرانی کامێرامان هین نەبوو بێت با بڵین لە راپۆرتەکاندا دەریان نەخست بێ ئێمە دوو شاعیری بەڕێز زارا ئەحمەد جاف و حەبیبە بابان بەشدار بوون هەروەها کاک جافەر هەر کەمە سێ خانمیش هەر کەمە بەڵێ یەک دوو بەڕێزی کەش کە قسەمان لەگەڵ کردن هەڵبەتە گرفتیان بۆ دروستبوو نەیانتوانی ئامادە بن ئەوانیش ئەگەر ناڕێژەکە زیاتر دەبوو بۆیە هیوادارین لە ئایندەدا ئەم کلێنەش پڕ بکرێتەوە بە هیمەتی هەمولایەک. بەڕێز جعفەر حەسەن ئەندامی دەستەی ئەدیبانی قەڵازە لەگەڵمان بووی سوپاس دەکەین سوپاس بۆیەوە و بە هیوای بەردەوامی زیاتر.